دکتۆری دڵەکان بە. ئەم حەدیسە هەدیە و دیاری بێ بۆ حاکمە بەڕێزەکانی ئێمە کە ڕەم بێ جارجار کردی بێتیان، بەڵام زۆر کەمن ئەو حاکمە بەڕێزانەی کە ڕۆژانە خەڵک دەچێتە بەردەمیان عەدل دەکەن لە بەینی خەڵکە، تەرازوەکە هەیە، ئەڵێ بەپێی قانون بەپێی ئەو ئەدیلانەی من لەبەردەستمایە حەق بە فڵان کەسە و فڵان کەس لەو حەقە بێبەش دەبێت. بەڵام حاکمە بەڕێزەکان، دادگا بەڕێزەکان ئەمەندە کافی نییە، چونکە ئەو کەسەی کە تۆ حکمەکەت دەدژیدا کە هاتە دەرەوە دڵی پڕە لە قین، چەند جار بیستان لە بەردەمی محکەمەیە خەڵک کوژرا لە دوای ئەوە، دڵی پڕە لە ئاگر. کاکی حاکم پەلەمەکە لە جیاتی ئەوەی 5 قەزیە ڕۆژێک ببینی کاکە 4یان ببینە، کاتی زیاتریان پێ ببەخشە. ئەو کەسەی کەوا مافەکەی وەرگرت و بە پێی یاسا و بەڵگەکان بردیەوە بڵێ کاکە تۆ خوا حافیزت بێ، شکری خوا بکە. ئەو کەسەی تریان دانیشێنە لە لای خۆتەوە داینیشێنە و پێی بڵێ بەخوا تۆ کەسێکی بەڕێز و چاکی. براکەم محکەمە خۆی وایە بەڵگەکان لە دژی تۆ بوون، بەڵام مانیا ئەوە نیە تۆ تاوانکار بی، مانای ئەوە نیە تۆ خراپەکار بی. ئەگە هەڵەیەکی ژڕوویدا بێ ئەزمونە بۆ جاری داهاتووی ژیانت. خۆشەویستم تۆ کەسێکی باشی، تۆ کەسێکی پاکی. دنیا هەروە بۆ لەوەتی من لە محکەمەیەدام هەر ڕۆژانە خەڵکی پێشتۆش و دوای تۆش دەیەکێ دەیباتەوە یەکێ دەیدۆڕێنە لە قەزیەکەدا، بەڵام دنیا لێ تاریک نەبێ، دنیا کاول نەبوو ئەزیزم. ئەم جارە لەم شێشەیەدا ئەزمونێکی لێوەرگرا، جارش کە تووشی هەڵەمە بەوە بە ئیزنی خوای گەورە. ئەم پارەیە تۆ نەبووی بە خاوەنی، بەڵام دنیا ئەرزی خوا فراوانە، ڕزق و ڕۆزی خوا هەر ئەمە نییە، بە ئیزنی خوا جارش کە دەست پێ بکەوە بە حەڵاڵی بەدەستی بێنەوە. پێ بڵێ خۆشەویستەکەم، خوشکەکەم، براکەم، کچەکەم، کوڕەکەم کە تۆ ئەم ماڵە لەدەستدا بە پێی شەرع و بە پێی قانون حەقی تۆ نەبوو، 1000 شکری خوا بکە کە نەدرا بە تۆ، چونکە قیامەت هەیە، لە قیامەتە لەسەری قەرزار دەبوویتەوە. تۆ حەزت دەکرد ئەو پارەیە بە حرامی تۆ بیبیتەوە، بەڵام لە قیامەتە هەموو نوێژ و تاعەت و عیبادەت و چاکت بۆ ئەو ئینسانە بچێ، خۆت بچیتە جەهەنەم، بزانەوە ئینسانە بیر دەکاتەوە. 1000 جار مەمنونی خوا بە کە لەم دنیادا لە کۆڵ ئەو حرامە بوویتەوە، حاکم لە کۆڵ تۆی کردەوە. ئارام بەوە بە نەچی بیر لەوە بکەیتەوە تۆڵی عەشایری بکەیتەوە لە دەرەوەی دادگا، نەگەجارش کە کێشەتە و هەر وەرەوە بۆ دادگا، هەر لە ڕێگەی قانونەوە داوای حەقی خۆت بکە. ئەم چەند قسە خێرە لە ماوەی 5 دقەیە بچرپێنێ بەگوێی ئەم کەسەدا کە محکەمەکەی دۆڕاندووە، تخوا بەڕێزان بە چڵ و دەروونێکی ئارامەوە دێتە دەرەوە. طەبیبی قلوبە دڵەکەی ئارام بۆوە، دڵەکەت تیمار کرد، بەخوا لە دەرەوەی محکەمە جارشکە کێشەکە سەر هەڵناداتەوە، کە بەداخەوە حاکمەکانی ئێمە ناڵم نایان کردو، بەڵام زۆر دەگمەن ئەمە دەکەن. هەر خێرا دەنووسێ قەرەرەت المحکەمە بە فڵان کەس بردێەوە فڵان کەس دۆڕاندی بیان کەنە دەرەوە پۆلیس، لە دواییدا کێشەکە گەورەتر دەبێت. پیاوانی ڕیشتپی وەکو جەنابتان، ئەگە 2 کەس لە خزمە گەنجەکانت کێشەیەکیان هەبوو، حەق بدە بەوەی کەسەی خاوەنی حەقە و بە حەقی دەزانی، بەڵام دەستێکی میهرەبانیش بەسەری ئەوەی تریانە بێنێ، بڵێ کاکە تۆش گەنجێکی بەڕێزی ئەم قەومەی ئێمەی، ئەم خزمانەی ئێمەی، تۆ کەسێکی باشی، تۆ کەسێکی پیاوەتی و مەردایەتی لێ دەوەشێتەوە، تۆ کاری باشتر لێ چاوەڕێ دەکرێت. ئاوا دەست بەسەریا بێنە نەهێڵی بەو دڵە گەرمەوە بڕواتە دەرەوە، تووشی خەتەرێکی گەورەتر بێ، تووشی تۆڵەکردنەوەیشی خراپتر ببێ. ئەم دەرسە گەورەی پێوتین دادپەروەری و حکمی عەدالەت لەوە گرنگتر ئەوەیە دڵەکان تیمارکەی، وەکو پێغەمبەری خوا کردی صلی الله علیه وسلم.